لەگەڵ ئەمەشدا هەوڵەکانی هەمواری یاسای باریکەسێتی ئافرەتانی پارێزگای ئەمباری تووڕە کردووە. هەموارەکە تەنانەت بە دژی قورئان و پەیامە پیرۆزەکانیش دەزانن. ئافرەتانی ئەمبار دەڵێن کە هەمواری یاسای باریکەسێتی دەبێت هۆکاری لەبەر یەک هەڵۆشانەوەی کۆمەڵگەی عێراقی و زیادبوونی ڕێژەی جیابوونەوە داوا دەکەن یاسایەک دەربکرێت کە سوود بە تاکی عێراقی بگەێنێت، نەک بە پێچەوانەوە ببێتە هۆی دواکەوتنیان. يتفاعل الشارع العراقي شەقامی عراقی دژی هەوڵەکانی هەموارکردنی یاسای باریکەسێتیە. یاساکاوای لافرەتان کردووە لە جێگەیەکی لەم شێوەیە کۆبوونەوە و ناڕزایەتی دەرببڕن. هەموارەکە دەبێتە هۆکاری شۆکێکی گەورە بۆ لە سەدا 90 ئافرەتانی عراق و کاریگەری لەسەر ژیانیان دەبێت. ئەمە بە گوێرەی کۆمەڵی پاراستنی مافی ئافرەتان لە ئەنبار وفقا لجمعية النساء في الأنبار. الدليل الأخير مع الأحوال الشخصية طبعا هەمواری یاسای باریکەسێتی دەستدرێژیە بۆ سەر منداڵ و ئافرەت، هەروەها دژی پەیامەکانی قورئانی پیرۆزیشە بەوەی مافی بەخێوکردنی منداڵ لای دایکە. منداڵ و کچی بچووک گەربەشوو بدرن، دوای چەند مانگێک جیا دەبنەوە و خێزانەکان وێران دەبن. القضاء العراقي شرع دەسەڵاتی یاسادانانی عراق پێشتر چەند یاسایەکی دیکەی دەرکردووە بۆ پاراستنی مافەکانی ئافرەتان. تەنها لە نیو یەکەمی ئەم ساڵدا 6,000 حاڵەتی جیابوونەوە لە عێراق تۆمار کراوە. دەرکردنی هەمواری یاسای باریکەسێتی دەبێتە گۆڕانکاریی خراپ و هەڕەشیەکی دیکە لەسەر مافی ئافرەتان. لە کاتێکدایە دەیان چالەکوان و پسپۆر داوا دەکەن یاساکە هەموار نەکرێتەوە و پارێزگاری لە کۆمەڵگەی عراقی بکرێت. والمحافظة على النسيج الاجتماعي. يعني هي المرأة مو نصف المجتمع. ئافرەت نیوەی کۆمەڵگە نییە، بەڵکو هەموو کۆمەڵگەیە. هاوسەرگیری لە تەمەنی کەم تێگەیشتن لە نێوان کەسەکاندا ناهێڵێت و دەبێتە هۆی زیادبوونی ڕێژەی جیابوونەوە. يعني بمجتمعنا. تعقيبا على تعديل قانون الأحوال الشخصية. ئێمە وەکو ئافرەتان بەگشتی هەمواری یاسای باریکەسێتی ڕەت دەکەینەوە، چونکە یاساکە مافی بەخێوکردنی منداڵ دەدات بە پیاو. لە کاتێکدا ئافرەت وا دروستکراوە کە سۆز و خۆشەویستی هەیە و دەتوانێت لە منداڵ تێبگات. هەروەها منداڵ لە تەمەنی کەمەوە پێویستی بە دایکێتی. زواج القاصرات وتحويل هاوسەرگیری منداڵان و پێدانی مافی بەخێوکردنی منداڵ بە باو قسەگەلێکن کە عێراقیەکان پێشترنیان بیستووە و دژی یاساکانیشن. 40 ملیۆن عێراقی داوا دەکەن یاسایەک دەربکرێت کە بەوردی بەدەوداچوونی بۆ کرابێت و نەبێتە هۆی لێکترازانی کۆمەڵگە. الوحدة الوطنية. من الأنبار محمد الدليمي لقناة كردستان 24. بەڵێتەوە سێ پرۆژە یاسایە کە بڕیار ئەمڕۆ خوێنەوەی بۆ بکرێت و دەنگی لەسەر بدرێت لە پەرلەمانی عێراق مشتومڕێکی زۆری لەسەر لە نێوان پێکهاتەکان بە تایبەتی ڕای جیاوازی لەسەر هەیە. لەسەر کۆبوونەوەی ئەمڕۆی پەرلەمان و هەروەها تێپەڕاندنی پرۆژە یاساکان قسە دەکەم لەگەڵ میوانەکەم بەڕێز یادگار مەحموود ئەندامی لجنەی یاسایی لە پەرلەمانی عێراق لە بەغداوە لەگەڵما. بەڕێز یادگار سپاس کە لەگەڵ کوردستان 24. ئەو سێ پرۆژە یاسایە بەشێکیان خوێنەوەی دووەمیان بۆ دەکرێت و هەروەها بەشێکیان دەنگی لەسەر دەدرێت. ئەوێ بزانم کە ئایا کۆدەنگی لەسەر ئەم بابەتە هەیە، پێکهاتەکان چۆن دەڕوانە هەر سێ پرۆژە یاساکە؟ ئەم کاتتان باش. ڕاستەکەی ئەمڕۆ ڕۆژێکی دەتوانم بەڵام ڕۆژێکی تۆزێ هەستیارە سەبارەت بە کارنامەی ئەمڕۆیە پەرلەمانی عێراق بۆ لەبەر ئەوەی کە فەقەرەی یەکەم و دووهەم و سێهەم ڕاستەکەی سێ فەقەران کە دەتوانم بڵێم تعبیر زۆر بەڕوونی لە بەرژەوەندی یا لە داوای پێکاتەیەکی معەنی بڵێنە عێراقی ئەکا. هەرچی بڕگەی یەکەمە ڕاستیەکەی پەیوەندی هەیە بە ئێمەوە، پەیوەندی هەیە بە هەرێمەوانە ئەوشکە یاسای یا چۆنەڵێ هەموارکردنەوەی بڕیاری مەجلیسی قیادەی سەورەیە و پەیوەندی هەیە بە داگیرکردنی زەویزار و ئیمتلاکاتی کوردەوانەیە کە زیاتر دەتوانین باز بکەین لە 1,200,000 ڕاستیەکەی دۆنم کە زیاتر دەکەوێتە ئەو ناوچانەی دەرەوەی دەسەڵاتی عارێم لە کەرکووکەوانێ دەتوانین بڵێنەوە قەزا و ناحیانەی دەوروبەری بڵێنە کەرکووک. بۆیە بۆ ئێمە ئەمڕۆ ڕاستیەکەی زۆر گرنگە کە بتوانین دەنگ بەدەست بهێنین بۆ ئیلغاکردنەوەی ئەو بڕیارە. هەرچی سونەیە ئەویش کە بڕگەی دووهەمە باز لە هەمواری یاسای لێبوردنی گشتی ئەکا. بڕگەی سێهەمیش داواکاری ڕاستیەکەی شیعەکانە کە باز لە تعدیلی لە هەمواری یاسای باری کەسێتی ئەکا. باشە ئەم سێ بابەتە کە هەروەکو سەرەتا ئاماژەم پێەیە پەیوەندی هەیە بە داواکاری و بە دەتوانین بڵێن مافی هەرێکێک بڵێن لەم پێکاتانە. باشە بەڕێز یادگار ئەمڕۆ ئەو زانانە بۆ
بۆ هەڵوەشانەوەی بڕیارەکانی ئەنجومەنی باڵای شۆڕشی باسی ئەوروخاو ئایا کورد لەسەرم بابەتی یەکدەنگ و کۆدەنگە لەگەڵ لایەنەکانی دیکە ڕێککەوتون کە یاساکە پرۆژە یاساکە تێپەڕەنرێت لە پەرلەمان ئایا ئەگەری هەیە ئەمڕۆ بڕیارێکی دڵخۆشکەر بەدەست بێنن؟ بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ ئێمە سەبارەت بەو بڕگەی یەکەمی کارنامەیە ئەمڕۆی پەرلەمان هەموو فراکسیۆنە کوردیەکان ئێمە هاودەنگین هەتا بڕیاریشە لە حاڵەتێکە کە بڕگەی یەکەمە ئەگەر بزانین دەنگ ناهێنێ خوانە خواستە ئەوە ئێمەش بە کۆی هەموو ئەندامانی فراکسیۆنە کوردیەکان نیساب بشکێنین بۆی کە بتوانین ڕێگری بکەین لە ڕەتبوونی ڕاستیەکەی بڕگەی دووهەم و هەم بڕگەی سێهەمی کارنامەی پەرلەمانیش چونکەم ڕاستی ناکرێت ئێمە ئەوە تقریبان دەتوانین بڵێن ئەم خولە بەرەو کۆتایی ئەچێت خولی بڵێن پێنجەمی پەرلەمان ئەوان هەموو کات بە زۆرینە ئەوەی کە ویستویانە بۆیان چۆنەڵی مەیسەر بووە ئێمە نەماتوانیەوە تا ئێستا ڕاستیەکەی یاسایەک لەژێر ڕۆشنایی لەسەر بنەمای بڵێن دەستور کە مافی پێکاتەکەمانە وەکو کورد مافی هەرێمە ڕاستیەکە ئێمە دەتوانم بڵێم کەم تا زۆر کەمترین دەستکەوتمان هەبووە لەم خولەیە بۆیە ئەمڕۆ بە دڵنیاییەوان و پێشبەختیش ئامادە سازی بڵێن کراوە کۆبنەوە کراوە لە نێوان فراکسیۆنە کوردیەکانە کە بەرنامەی ئەمڕۆمان چی ئەبێ لە حاڵەتێکدا ئەگەر بڕگەی یەکەم ڕاستیەکەی دەنگی نەهێنا ئێمەش دەبێ هەموو هێزمان کۆبکەینەوانێ یەکگرتوبین یەکگوتاربین ئێمەش هەوڵ بکەین لە ڕێژکاندنی نیسابەوانێ ئەگەر ئەوان زۆرینە بڵێن پێک نەیەنن چوومە تا ئێستا ڕاستیەکەی لەو 329 ئەندامی پەرلەمانە زۆر جار ئەگەر زۆر گەیشت بێتە بڵێن ژمارەی ئامادەبووان لە هۆڵی دەنگدانە نەگەشتۆتە 175 یا 180 زۆر کەم جار گەشتۆتە بڵێن ئەو ژمارەیە بۆیە بە ئومێدی ئەوەی کە نەگەنە ئەو ژمارە زۆرە بۆی کە بتوانن بە غیابی ئێمە بەشکاندنی نسابی ئێمە ئەو نسابە چۆنەڵی بشکێنین ئێمەش ڕێگەری بکەین لە داخوازیەکانی باشە بەڕێز زیادگەر سەبارەت بە سێباری کەسێتی کە خوێنەوەی دومی بۆ دەکرێت مشتومڕێکی زۆری لە نێو کۆمەڵگەی عراقیدا بە دوای خۆدا هێناوە ئایا ئەمە مڕکی مەسەبی پێوە نییە شیعەکان بۆ دژایەتیکردنی پێکاتەکانی دیکە بەکاری ناهێنن کورد چۆن مامەڵە لەگەڵ ئەم پرۆژە یاسایە دەکات؟ ڕاستیەکەی خۆی یاسای باری کەسێتی بڵێ لێرە و لەوێ چەند هێنێکی هەیە چەند گرفتێکی هەیە پێویست بڵێن بە هەمواری هەنێک بڕگە و بڵێن مادە ئەکرێت بە تایبەتی مادەی بڵێن 57 ئەوە کەس چۆنەڵی لاری لێ نییە بەڵام بەو جۆرەی کە ئەمان ئەو پێشنیاریان پێشکەش کردووە بۆ هەموارکردنی ئەو یاسای ژمارە 1970 ژمارە 1970 ساڵی 1959 ئەوان بە جۆرێک دایانەوێ هەمواری ئەو یاسایە بکەن کە ڕاستیەکەی شەقامی عێراقی هێناوەتە سەر بڵێن شەقام و کۆمەلگای مەدەنی حتا دەتوانم لە ئاستینە و دەوڵاتیشە کە جۆرێک لە ڕخنە و گلەی و گازنده هەیە سەبارەت بە شێوازی بڵێن ئەو هەموارێکە پێشکەش کراوە کە باز یا بەرەو ئەو ئاراستەیە ئەڕوا کە گوایە پێچ لە تەمەنێکی زۆر کەمدا لە تەمەنی 9 ساڵیدا بیرێ بەشووکە ئەمان خۆیان پێڵێن بڵێن زەواجی قاسیرات و هەروەها هەرچی سەبارەت بە وەرەسەی بڵێن ئافرەت هەیە بەپێی ئەو هەموارە ئەوەی کە بڵێن دراسەکراوە ڕاستیەکەی لەوێشدا ئافرەت هێنەکرێت مەحروم ئەکرێت لەو مافەی کە هەیەی و لە شەرعیشە ئاماژەی پێراوە کە ئافرەتیش مافی وەرەسەی هەیە شتێکی تر کە ڕاستیەکەی بۆتە جێی نیگەرانی بەشێکی تری بڵێن ئەوە هەموارە غێر مباشر دەتوانین بڵێن لە ناواخنەکەیە لە دێڕەوردەکانە ئاماژە بەوەی راوە کە ئایا حەزانەی مناڵەتە تەمەنی چەند ساڵی لە لای دایک بێ لەوەشدا هێنەکرێت دەست ئەیرێت لەو مافەوەی کە دایکەتی لە هەموو وڵاتان ڕاستیەکەی زۆربەی وڵاتان مافی حەزانە لە لای دایکە هەتا تەمەنی 12 ساڵی لە تەمەنی 12 ساڵیە حاکم بانگی ئەو منداڵە ئەکە لیژنەیەک ئامادە ئەبێ لێ ئەپرسێت لەگەڵ دایکت دەبێ یان لەگەڵ باوکتا ئەبی لەسەر ڕێی مناڵەکە لە 12 ساڵیدا ئەم حەزانەیە چۆنەڵێ گۆڕانکاری پێ ئەکرێت بۆیە
هەروەکوتم ئەو هەموارە بۆن شێوەی کە پێشکەش کراوە ڕاستیەکەی چل ناو پەرلەمانە ناو فراکسیۆنەکان زۆر باش چ لە کۆمەلگای مەدەنیەوە ئاستینە دەوڵەتی و جادەی بڵێن عێراقیە ناڕزایی زۆری لێکەوتوتەوە. باشە بەڕێز یادگار مەحموود ئەندامی لیژنەی یاسایی لە پەرلەمانی عێراق زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.